لە دوای هەڵبژاردننی 2024 دوایین ئەپدەیت یعنی ئەو گۆڕانکاریە بەسەر قانونی هەڵبژاردن داهات هەندێک گۆڕانکاری پێدا کرد ئەوجا چاپم کرد. کتێبەکە بریتە لە توێژینەوەیەکی زانستیانە بابەتیانە و بە دوواداچوونێکی ڕۆژنامەنووسیشە لەگەڵیدا. دەتوانم بڵێن یەکەم جارە لەسەر مەسەلەی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان بنووسرێت بەو شێوەیە وەکو توێژینەوەیەک کە داتا و ماتماتی تێدا ژمارەی تێدابی و مێژووی تێدابی. باسیکە کتێبەکە سەرەتای کتێبەکە بریتە لە کورتەیەکی مێژووی سەبارەت بە مێژووی ئاشوریەکان دلدانەکان سریان لە کوردستان و لە ناوچەکە کورتەیەکی مێژوویە کە پێویست بوو باسکردنی. دوای ئەوە دێمە سەر ئەو پرس و بابەتانی کە زۆر نزیکە لە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان مێژوویان بەشداری سیاسیان و ئەوەی کە پەیوەندی بە داوەخواستی پێکهاتەکان هەیە لە هەرێمی کوردستان و بەشداریان لە هەڵبژاردنەکان و گرفتی ئەو مافانی کە ئەوان داوای دەکەن یان ئەو تێبین و سەرنجانەی هەیانە لەسەر مافەکانی خۆیان لەسەر پێداویستەکانی خۆیان. یەکێک لەو مۆزوعە زۆر گرنگانەی کە ئەوان بەردەوام باسی دەکەن لە کتێبەکەدا لە سەرەتای کتێبەکەدا باسی کردو چونکە باسی پێکەوژیان لە کوردستان دەکەم مۆزوعی ماشەمعونە. پرسی یعنی مۆزوعی ماشەمعون یەک لەو مۆزوعە گرنگانەیە بەردەوام ئەوان باسی دەکەن وەکو سەردێکی مێژووی لە مێژووی ئاشوریەکان لە هەرێمی کوردستان و لە مێژووی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان. مۆزوعی ماشەمعون وەکو باسێکە بەردەوام ئەوان پێی بازاندایان لە مۆزوعی کە بریتە لە کۆچێکی بە کۆمەڵی ئاشوریەکان لە ناوچەی هەکاری بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان لەوێوە بەرەو عێراق لە عێراقیشەوە لە ناوچەکانی با بڵێن هەرە باکووری هەرێمی کوردستانیش دەجێت ناوچەی کانی ماسی بەرواری باڵا لە دۆڵی نەهلا لە سێمێت لەو شوێنانە دەجێت. دەتوانین بڵێن ئەوان دایمەن باس لەوە دەکەن کە ماشەمعون لەسەر دەستی سمکۆی شکاک ئەوان دەڵێن شەهید کراوە دەڵێن کوژراوە. مۆزوعی ماشەمعون بریتە لەوەی کە ئاشوریەکان لە باکووری کوردستان ینی لە سەرەتای سەدەی ڕابردوو جمجۆڵێکی سیاسیان هەبوو و ئەوانیش داوەخواستی خۆیان هەبوو. ڕووسەکان هەستان هاوکاری ئاشوریەکانیان کرد لە بەرامبەردا هەم عوسمانیەکان هاوکاری کوردیان دەکرد هەمیش کورد بۆ خۆی داوەخواستی هەبوو. یعنی جمجۆڵێک هەبوو لە نێوان کورد و ئاشوری یا مەسیحیەکان لەو ناوچەیە دژ بە یەک بەکاردەهێنرا. ڕووسەکان ئاشوریەکانیان بەکاردەهێنا عوسمانیەکان هەوڵیاندا کورد بەکاردێنن ڕووسەکان هەوڵیاندا ئەرمەنەکان دژی کورد بەکاردێنن. یعنی چیرۆکەکە لەوێەوە دەست پێ دەکات. ئەوە بوو کە ماشەمعون کۆچ دەکات بە خۆی و بە عاشیرەت و بەو خەڵکەی کە لەگەڵی بوو یان ئەو گەلی ئاشووری ناونێن زۆربیان لە عاشیرەتی تیاری بوون کۆچیان کرد بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ نیشتەجێ بوون لە دەوروبەری 1915 چون لەوێ نیشتەجێ بوون. لەوێ بوونە بەشێک لە ئەجێندای ڕووس چونکە شەڕێک جیهانی یەکەم هەبوو کە بوونە بەشێک لە ئەجێندای ڕووس لە بەرامبەردا عوسمانیەکان کوردیان هاندا یان کوردیان تەشجیع کرد بۆ ئەوەی هەست بە زۆرێک لە ترس بکەن بەرامبەر ئاشوریەکان. ڕووداوی کوشتنی ماشەمعون یەک لە ڕووداوانە بوو لەوێ کە سمکۆی شکاک کە ماشەمعون داوەت دەکات بۆ گفتوگۆیەک وایە و یەک دوو مستەشاری ڕووسیشی لەگەڵا لەوێ ماشەمعون دەکوژی خۆی و دەیان کەس لەگەڵ. ئەو ڕووداوە بۆ سەبەبی ئەوەی کەوە ململانێ یان گرفتی بینی کورد و ئاشوریەکان دروست یان گرفتی نێوان کورد و مەسیحیەکان دروست. یعنی پرس و باسی قەومی ئاشوریەکان لەوێەوە دەست پێ دەکەن زیاتر کە ئەوان باسی قەزیە قەومی خۆیان دەکەن زیاتر دەیانەوێت لە ماشەمعونەوە دەست پێ بکەن لەگەڵ کوردەوە باعتیبار ئەوان پێیان وایە کە بە ناحەق کوژراوە. ئیتر بەشێکی زۆر لەو ئاشوریانە کە لەو ناوچەیە بوون کۆچ دەکەن بەرەو عێراق لە خانەخینە و داخل دەکرێن دێنە باقووبە دێنە حەبانیە
دوایی دەبردرێنە ناوچەکانی باکووری یعنی ناوچەی تەماس لەگەڵ تورکیای ئێستا کە هۆتێلەکانی باسی سێمێر لە بەرواری باڵا لە دۆڵی دادا لەو جانە نیشتەجێ دەکرێن پێتر ئەوە بوونی ئاشووریەکانە بۆ لە عێراق جگە لە ئاشووریەکان کردان هەیە و سریانیشەنە بەڵام ئەو ئاشوورانێک کە لە حەکاری هاتن ئەوان زیاتر باسی برسی قەومی خۆیان دەکەن ئەوانی کە لە عێراقین یا بە درێژایی تاریخ لە عێراق بوون لەو ناوچەیە بوون کە عێراق نوێیە لەو ناوچەیە بوون ئەوان کەمتر هەستی قەومەچێتیان هەیە ئەوانەی کە لە حەکاریەوە هاتن لە ئێران و لە ئێرانی ئەو ئێرانی ئێستا باس دەکەم هاتنەوە عێراق و لەوێ ئێستا نیشتەجێن یعنی لە ماوەی ینی لەسەردی مێژوویی پەیوەندی نێوان کورد و ئاشووری لەو ناوچەی کە یعنی ئێستا کە کوردستانە پەیوەندێکی باش بووە یعنی پەیوەندێک بووە پەیوەندی بێکەوە ژیان بووە بەڵام سیراع ململانەی ناوچەکە پەیوەندی نێوان کورد و ئەرمەن پەیوەندی نێوان کورد و ئاشووری تێکداوە ینی ڕووسەکان هەوڵیان داوە پێکهاتەکانی کە لە ژێر دەسەڵاتی عوسمانی دەژین بەکاریان بینن هانیان بدەن ترس بخەنە دڵی کورد کە ئەرمەن دایانێ و خاچی کوردان داگیر بکەن ئاشووری دایانێ و حکمی ذاتی لە منتقەی وان دروستکانیان لە هەکاری لە بەرامبەر دە عوسمانیەکان پێ بە کوردیان هانداوە کە ئەوە دایانێ خاچی ئەوە داگیر بکەن دەیانەوێت ئەو منتقەی بکەنە مەسیحی کوردیان بەکاری نایە لە بۆ دژایەتی ئاشووریەکە نەتیجە کورد و ئاشووری هەردووکیان قوربانی ململانەیەکی گەورەتر بوون لە حەزمی خۆیان کە بریتی بۆ لە ململانەی ئینگلیز و ڕووس ململانەی عوسمانی و ڕووس لە ناوچەکە ئەگەر نا پێشتر پەیوەندی نێوان کورد و ئاشووری پەیوەندیشی ئاسایی بوو حتا لە 1970 کاتێکە ڕەحمەتی شێخ عەبدولسەلامی بارزانی کە تووشی گرفت دەبێت لەگەڵ عوسمانیەکان بە ناچاری خۆی و بەشێک لە سەر و عەشیرەکانی منتقەی خۆیان بەزی بێن ڕوو لە باکووری کوردستان دەکەن لای مان شەمعون دەمێنێتەوە قەترێک یعنی علاقەیەکی باشی مێژووی هەبوو لە بینی کورد و ئاشووریەکان مان شەمعون بریتیە لە ڕابەرێکی ڕۆحی دیاری ئاشووریەکان لە سەردەمی نوێ یان لە مێژووی نوێ یەکێک لەو کەسانێک کە زۆر جێگە و ناوی دیارە کە دێنەوە کوردستان باسی ئەوە سەردەمێژووی کە گرنگە لەبەرەوە لە عێراق کە دێنەوە کوردستان لە ناوچە خوبیەکان نیشتەجێ دەکرێن گوندیان دەدرێت ئینگلیزەکان گوندیان دەکەنێن بەشێک لەو خاکە لەو زەویانەی کە مەفەوز بتاپۆ بوون ئەو کاتە دیارە هی عەشیرەتە کوردەکان بۆ دەبێتە ئاشووریەکان لەوێ نیشتەجێ دەکرێن و ئینگلیزەکان وعدیان پێ دەدەن ئەو ئاشووریانە بگەڕێنرێت و بیان گەڕێنەوە هەکاری بەڵام یارە ئینگلیزەکان وەکو چۆن لە کورد پەشیمان بوونەوە لە سەرەتای زەنجی یعنی لە سەردەمی زەنجی جیهانی یەکەم دەوانیش پەشیمان بوونەوە کە بیان بنەوە هەکاری دووبارە بیان گەڕێنەوە یعنی وعد خلاف دەرچوون ئاشووریەکان لە عێراق هێزێکی سەربازیان لەوە دروست کراوە بەشداریان کرد لەو هێزە سەربازی کە ئینگلیزەکان لە بۆ بەشێک لە بۆ کورد و لە بۆ بەشێک لە بۆ ئاشووریەکانیشیان دروست کرد ئەوانە لەبەرەوەی داوا خواستی قەومیان نەبوو تەحمولیان نەما چونکە لە 1970 ئەوانە تەرحیل کرابوون گەیشتە 1930 و گەیشتە 33 زابطێکی ئاشووری هەبوو نامەی شتونی لە بۆ ئینگلیزەکان نووسی ڕووبەڕووی ئینگلیزەکان بوونەوە بە نەتیجە بەشێک لە جموجۆڵێک بەشێک لە ئاشووریەکان کەوتە جموجۆڵی سەربازی زابطەی ئینگلیزیان کوشت ئەمە وای کرد گرژی لە ناوچەکە دروست بوو کە گرژی دروست بوو هەوڵیاندا بپەڕنەوە سووریا کە پەڕینەوە سووریا ئەو کاتە فەڕەنسیەکانی لێبوو کە پەڕینەوە سووریا لەبەرەوەی ئینگلیز و فەڕەنسی اتفاقی هەبوو گەڕاندیانەوە ئەو ئاشووریانیان ئەو چەکدارانیان گەڕاندەوە کە 200-300 چەکدارێکن زۆر نەبوو کە گەڕانەوە هاتنەوە سێمێر دووبارە لەوێ گرژی دروست بووە گرژی دروست بووە بە فەرمانی زابطێکی عەرەبی بە ناوی ئیسماعیل عەباوی کۆمەڵکوژیی ئاشووریەکان لەوێ دروست بوو بە ناوی کۆمەڵکوژی سێمێر بەناوبانگە لە 1933 لە چاری ئابەر 5 ئابە لەوێ دروست بوو ئەوە دوو ڕووداوی زۆر دیاری ئاشووریەکانە لە دوای شەڕی زەنجی جیهانی یەکەم کە بە نزیکەی 600 بۆ 650 هاوڵاتی ئاشووری لەوێ کوژران و بەشێک لەو ئاشووریانە بە ناچاری لە ڕووباری دەپەڕینەوە گەڕانەوە سووریا لە ناوچەی تەرتەمە جێژی گران
ئەوان دیکەش گەڕانەوە ئیتر بێئومێد بوون لەوەی دووبارە بگەڕێنەوە هەکاری لە گوندانێک کە پێیان درابوو نیشتەجێ بوونەوە بۆ تا ئێستا بەشێکیان ماوە. ئەوە سەردیش تاریخی دوو ڕووداوەکە لەم کتێبە باسکراوە بۆ چونکە ئاشوریەکان لە کوردستان زۆر باسی دەکەن بۆ دایانەوێت یەکەمیان دایانویستن کۆشکاک تۆمەتبار بکەن و پێیان وایە ئەمە غەدر و خیانەتێکی زۆر گەورە بووە پێم وایە یعنی ئەوان دەستەواژەی خۆیان بەکاردێن دەستەواژەکەی ئێمە بریت یعنی ڕستەکەی ئێمە بریتە لەوەی کورد و ئاشووری لە ئەنجامی بەکارهێنانیان لەلایەن قووەتە گەورەکانی ناوچەکە هەبوون ئەو هێزە گەورانەی کە خەریتەی ناوچەکەیان دەگۆڕی بەکارهێنران بە گژیەکدا کران و نەتیجە هەردوو لا زەرەرمەند کوشتارەکە هەردوو لا بووە گەر ناخۆ ڕاستە مارشەمعون لایەن قسم کۆشکا کوژە بەڵام دوای کوشتنەکەی دەبینین ئەوانەی کە لەگەڵ مارشەمعون بوون ئاغا پترۆس ئەوانە چەند گوندێکی کوردیان تاڵان کرد سوتاندیان کوردەکان لەوێ ئاوارە بوو یعنی ئەوانیش بە هەمان شێوە تێکەڵ بەو گرژە بوو کە لە ئەنجامی ململانیەکان دروست بوو. دێنە سەرەوەی کە دەستپێکی زودنەوەی سیاسی ئاشوریەکان لە ساڵی 57 دەست پێ دەکات یەکەم حیزبیان لە قامیشتی دروست کردیە یەکەم حیزبی حرەکەی سیاسی لە کوردستان دروست کرابێت لە 1970 ئەو زودنەوەی ئاشوری حرەکەی ئاشوری کە ئێستا لە هێزار بەردەوام دروست بوو و یەکەم بەشداری سیاسیان بوو لە کوردستان وەکو حزب یعنی بەشداری سیاسی دوو حرەکەی چەکداریشیان دروست کرد یعنی ئاشوریەکان لە کوردستان هەم حزبی سیاسیان دروست کرد هەم هێزی چەکداریشان دروست کرد بەڵام هێزی چەکدارە ڕەنگە ژمارەیان کەم بوو بەڵام بە نەتیجە بەشداریکردنێکی واضح بوو لە بزوتنەوەی چەکداری لە کوردستان سەرباری ئەوەی کە ینی ڕەنگە توشبەکانیان جیاواز بوو لەگەڵ حزبە کوردستانیەکان و ئاشوریەکان لە خلالی مێژووی نوێ بێگومان ئەوان وەکو کورد ڕوبەڕووی ئەنفال بوونەوە ئەوان وەکو کورد سیستمی سیاسیان هەبوو و ئەوان وەکو کورد لە شاخ بوو یعنی ئەوانەی کە پێشمەرگە بوون و پێشمەرگەی کۆنی کاک مەسعود بزانین ئەو پێشمەرگەی کۆنە لەوانەیە برادەر و دۆست و دیداری هەبوو بێ لەگەڵ حرەکەی ئاشوری کە ئەو کاتە لە شاخ بوون. لە دوای نهۆتویەک یەکەم بەشداری سیاسیان لە هەڵبژاردن دەستی پێ کرد حرەکەی ئاشوریمان هەیە هەبوو و ئەو بزوتنەوەیەکی مێژوویە یعنی ئیستیحقاقی سەوری هەیە بۆ لە شاخ بووە و بەشداری کارای لە ڕوبەڕوودۆی ڕژیمی بەعسە بووە یەکەم بەشداری سیاسیان لە نهۆتویەک دەست پێ کرد کاتێک کە بەرەی کوردستانی بڕیاریدا 5 کورسی لە پەرلەمانی کوردستان تەرخان بکرێت لە بۆ پێکهاتەی کورد و ئاشووری یعنی ئاشوریەکان کلدانەکان سریانەکان 5 کورسی دابینکرا لەو 5 کورسیە کە بە کۆتا دانرا 4یان حرەکەی ئاشوری بردی یەک کورسی سەرفیز ئاغازان بوابدان بردی ئەوش نزیکە لە پارتی نزیک بوو لە پارتیە ئەم بەشداریکردنیان بەشداریکردنێکی ئیجابی بوو چونکە ئەوان نەیان دەتوانن سەتا هەفتی نسبەی انتخابی تەجاوز بکەن لەبەرەوە بەرەی کوردستانی بڕیاریدا بوو هەر حیزبە کەمتر لە سەتا هەفتێک نەتوانی بێتە پەرلەمان ئەوان نەیان دەتوانێت ئەو نسبەیە تەجاوز بکەن لەبەرەوە 5 کورسیان لە بۆدابین کردن بەرەی کوردستانی پارتی وێژێتی ڕێک کەوتن لەسەرەوەیەوە ئەو 5 کورسیان بدرێت پێ و ئەو 5 کورسی تەنها بۆ یەک خولی پەرلەمان بوو یعنی 5 کورسی پەرلەمانی تەرخان کرا بۆ یەک تەنها بۆ خولی ساڵی 1992 یعنی هەڵبژاردننی دوای ئەوە دەبوایە دەستکاری بکرێت لە هەڵبژاردننی 2005 ژمارەی کورسەکانی پەرلەمانی کوردستان 111 بوو 6 کورسی ئیسلامیەکان بردیان و کورسیەک زەحمەتکێشان بردی 104 کورسی مایەوە بۆ لیستی نیشتیمانی دیموکرات لەو 104 پارتی وێژێتی لە حەسەی خۆیان حسابی پارتی وێژێتی بۆ تورکمان و بۆ ئاشوریان دانابوو و 2 کورسیان هەبوو حرەکەی ئاشوری لەناو ئەو لیستە وەکو مەسیحی یان ئاشوری یەکێک لە گرفتەکان لە کوردستان ئەوەیە خەڵک یعنی ئێمەمانان کە باس لە ئاشوری دەکەین باس لە کلدان دەکەین لەگەڵ مەسەلەی مەسیحی کە دینە دیانەتە ڕەبتیان پێکەوەیە یعنی پێکەوە گرێ دراون ئێمە ناتوانین لە کوردستان یعنی ئاشوری و مەسیحی کلدان و مەسیحی یا سیریان و مەسیحی لێک جودا بکەینەوە بۆ ئێمە بۆ یعنی زیاتر دەستەواژەی مەسیحی بەکاربێنین با بڵێن مەسیحیەکان لە کوردستان لێرەوە یعنی مەسیحیەکان لە کوردستان 2 کورسیان لە 2005
و پارتی ویژدی لە حسەی خۆیان یعنی لەسەر حسابی خۆیان بە ناوی پارتی ویژدی چەند کورسیشیان دانا و سەرکەوتن 104 کورسی و لە 2009 ئەو 111 جێگیر کرا 11 کورسی بۆ پێکهاتەکان بێنزی تورکمان بێنزی مەسیحییان کردو ئاشور و یەک کورسی بۆ ئەرمەنەکان بە نەتیجە بۆ 6 کورسی بۆ مەسیحیەکان. لێرەوە گرفتە گەورەکە دەست پێ دەکات بریتیە لەوەی کە ئەرێ کۆتا دانرا بۆ بەشداریکردنی ئەو ڕەنگانە بوو کە ناتوانن بە دەنجی خۆیان ژمارەیان کەمە بێنە ناو پەرلەمان بەشداری سیاسی بکەن یعنی بەشداری لە پەرلەماندا بکەن لە سوڵتی تەشریعی و لە حکوومەتدا بکەن لە حکومڕانی. بەڵام نەتیجەکەی وانە بوو ڕاستی نەتیجەکەی ئەو بوو کە ئەو 11 کورسیە ناتوانێت یعنی حزبە گەورەکان بەبەست پارتی ویژدیە بە تایبەتیش پارتی بۆ چونکە ڕێژەی تورکمان لە هەولێر زۆرە ڕێژەی مەسیحی لە هەولێر و دۆک زۆرە لەژێر ینی منتقەی پارتی بوو نەتواندرا ئیستیفادەی لێ بکەن ئەو پێکهاتانە یعنی ئەو 11 کورسیە لە باتی ئەوەی ببتە سەبەبی بەشداریکردن کارای پێکهاتەکان کە توانای سەرکەوتنیان بۆ پەرلەمانیان بۆ بارێکی گران لەسەریان ئەوانەی بەناوی پێکهاتەکان دەچوونە پەرلەمان لە چەند دەورەیەکی پەرلەمانی و هەتا ئێستا بەردەوامە بەڵام گۆڕانکاری وستا ئەوانەی دەچوونە پەرلەمان نوێنەرایەتی پێکهاتەکانی نەدەکرد و لای هەمووتان معلومە نا ئەو حیزبانەی کە کاندیدیان هەبوو لەلای ئێمانانیش کە وەکو چاودێر ڕوونە کە ئەوانەی سەردەکەوتون بۆ پەرلەمان بریتی بوون لەو کەسانەی بە دەنجی عسکەر بە دەنجی زێرەبانی پێشمەرگا یان بە دەنجی ڕێخستنی حزبی کوردی سەردەکەوتن بۆ پەرلەمان و حتا هەندێکیان لە کتێبەکە ئاماژە پێکراوە لە CV پەرلەمان یعنی ئەو سایتی پەرلەمان لێ نووسراوە پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆشیان نایشانەوە یعنی ئەوانەی کە سەرکەوتون بۆ پەرلەمان بە ناوی پێکهاتەکان و لەسەر حیسابی حزبە حکومڕانەکان بە تایبەتیش وەکو باسم کرد پارتی زیاتر هەوڵی داوە ئیستیفادە لێ بکات قەت نایشاردەوە یعنی سەرکەوتووە ئەوانەی کە چوونە پەرلەمان بە ناوی پێکهاتەکان و لە حیزبە کوردیەکان بوون ناتوانین داواخواست پێکهاتەکان بگوازنەوە یعنی زیاتر گزارشتیان لەو حزبە دەکرد کە ئەوانی سەرخست بوو یعنی داواخواستێکی سیاسی حزبێکی کوردی بۆ نمونە لەناو پەرلەمان وەبوونە بەشێک لە ئەجەندای سیاسی لە ململانەی سیاسی بینە نێوان حزبە کوردستانیەکان یعنی بۆ نمونە لە سەحبکردنەوەی مەسەلەی سەحبکردنەوەی بتمانە لە سۆران عومەری کاک سۆران عومەری پەرلەمانتە پێکهاتەکان بەوازحی بوونە بەشێک لەو ململانەیە لە هەموو ئەو کەسانی کە دەنگێک دوو دەنگ پێویست دەبوو پێکهاتەکان بەکار دەهێنران هاتن دەبوونە بەشێک لەو ململانەیە ئەمە یەک دوو خاڵشتی کە بەنسبەت ئێمەمانان وەکو هاوڵاتی لە هەرێمی کوردستان کەمێک لامان یعنی نامۆ بوو کە یعنی ئەمە پێمان خۆش بوو پێکهاتەکان خۆیان بچن لە پەرلەمان یعنی نوێنەرایەتی خۆیان بکەن نەک لای ئێمە ناشتین یعنی ئێستا ئەو پێکهاتانە کاتێک کە تەمەشا دەکەن ئەندامێکی پەرلەمان بە تورکمانی قسان دەکات یان بە سریانی مەسیحی قسان دەکات کە ناتوانین نوێنەرایەتی پێکهاتەکە بکات لای ئەوان زۆر ناڕەحەتی کردووە بەهەرحاڵ ئەمە وای کرد کە ببتە بارێکی گران و نەتوانن بچنە پەرلەمان بە دەنجی خۆیان و لە بەشداری حکوومەتیش بە هەمان شێوە یعنی ئەوانەی کە پۆستیان وەرگرت بە ناوی پێکهاتەکان طبعا داتای تەواوی تێدایە چێ وەزیر بۆ چێ پەرلەمانتار بووە لە چێ ئیشیان کرد و چەندیان دەنگ هێناوە ئەوانەی وەزیفەی وەزارەتیشیان وەرگرت ئەوانەی لەنا حکوومەتیش وەکو مدیر عام یان هەر پۆستێکی دیکەی ئیداری نوێنەری پێکهاتەکان نەبوو بەڵکو نوێنەری حیزبە سیاسی کوردستان یعنی کاتێک کە مەسئولی ناوچەیەک لە عەنکاوە دەبتە وەزیر ناتوانین نوێنەرایەتی پێکهاتەکان بکە بەڵکو نوێنەرایەتی حیزبێکی سیاسی دەکات کە ئەوی تەرشیح کردووە بچێتە حکوومەت حتا ئێستا حالی حاضر لە بەغدا ئێستا مناقشەی پێکهاتنی حکوومەتە ڕەنگە پێکهاتەکان وەزیرێکی هەبێت بەڵام ئەو وەزیرە نوێنەرایەتی خۆی ناکات وەکو پێکهاتە نوێنەرایەتی لایەنێکی سیاسی دەکات کە سەری خستووە لە محکەمەی ئیتیحادی ئەندامێکی محکەمەی ئیتیحادی هەبوو مەسیحی بوو خەڵکی دووەم بەڵام نوێنەرایەتی خۆی نەدەکرد بەڵکو حیزبێکی کوردی تەرشیح کردبوو بۆی بێتە دادوەر لەوێ یعنی بە کورتی حزبیان لەبۆ دروستکرا و کرانە بەشێک لە ململانەیە کە هی ئەوان نەبوو
يعني بتابتيش لما سري سورة عمر كات سورة عمر كإسلامي بقوتان الزان كاتي كمسيحية بتجي أو دنگ ذاتي متمايلة بتجيتو أما يعني كابرا مسيحية ويا يعني ويدنگ در برلمان تاركا و أو متمايلة بتجيتو إسلامية أما من معنى يقدروا ذكاء كببي أوي حسب كان كخرافة و بيكاتا كان لما سلي هل جاردن لبدايته دو داوا كاريانا وكان كان ورا سلسلة شي تايبر كنوا همو أواني كمسيحيين ناو يعني خوان تومات بكو دنگدري مسيحي وكو دنگدري كردو عاشوري روش انتخاباتش صندوق اجتايبته بس دنجو فهم كان أو صندوق بو أوي أو كسي درس دستا برلمان فعلا بدنجي مسيحية كرويش شو يسكو يعني يسكو توبو نك بدنجي مسلمانك يا بدنجي بيجمرجيك يا بدنجي دامشي الرخصني حزبي كردي طبعا تا استاكا حزب كردستان حزب كردية جوركان رازي نبون بو قرانكاريانا ومسألة يازدا كرسي كامل ماني سياسي نيوان بارتي وشي توفر كردو حتى قيوش تصالي 2022 ل 2022 شكايات الكرا لداني تشيتيوا محكمة اتحادي ومحكمة اتحادي هات لغياب شرعية كومسيوني هالبجاردني كردستان مثلا زنجيريك برياري دك أو زنجيري بريارا گۆڕانکاری بوو لە ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان و لە ژمارەی کۆتاکان و لە شێوازی هەڵبژاردن بێگومان ئەو بڕیارانەی محکەمەی ئیتیحادی دەریکردن لە دەرەوەی دەستور و قانون لە قانونەکانی هەرێمی کوردستان ئەو گۆڕانکاریانە باس نەکراوە یعنی هیچ اعتیمادێک نەبوو محکەمەی ئیتیحادی هیچ قانونێک نەبوو اعتیمادی بکات سەر بەڵکو داڕێژنێکی سیاسی بوو بۆ گۆڕانکاری لە چی لە ژمارەی کورسیەکانی پەرلەمان و لە ژمارەی کۆتا لە هەرێمی کوردستان لە 11 کورسی هێنایانە سەر 5 لو او 15 هنا صد ناو صد يعني 111 كرسيان كرده صد لو صد كرسيه 5 كرسيان دا كوتا لو 15 دو تركمان سي مسيحي كشن دا باشك يك سليماني دو هوي يعني بيشتر بارتي تركمان استفاده ل مسيحي كانوا لتركمان كان طالما دواي دسكاري كي محكمه اتحادي لا قدر شي تيجي استفاده كرسي سليماني شيتي برديو دوكي هولي بارتي ام كم وايا او برياراني محكمة اتحادي نا دستوري ونا قانوني فلا برياري زور به حزب السياسي كان بيان خوش حزب كردستاني كان ماسك وهاولاتيان ايش بيان خوش لاني كم يازده كده بينز كش دابر زي يعني زورك للتوازن هرسند اما وخوي بردوامي دانا بإرادة زود كردني بيقاتك يعني تسلا هولير تسلا سليماني إرادة زود كردنا بيقاتك من الرياض خوان هرناك يعني زور لباردوخي بيقاتكان نگۆڕا هەڵبژاردنەکانی کەکران دیسان مەسیحیەکان ناتوانن بە ئاسانی کورسی بەدەستبێنن لەبەرەوەی ژمارەیان کەمە يعني دەنگدەریان کەمە کە ناتوانن ئەندامانیان سەر بخەن یەکێکیکە لەو مشکلانەی کە لە کتێبەکە باس کراوە مەوزوعی ئیدارە مەحەلیە بەپێی دەستوری عێراقی بەپێی ئەو پرۆژەی دەستوری لە هەرێمی کوردستانی شەبوو پێکهاتەکان لە هەرێمی کوردستان مافی ئەوان هەبوو لەو شوێنەی کە زۆرینەنە بە خۆیان ئیدارە مەحەلییان مەعەلەقەن مدیرەکانی خۆیان بەڵام لە کوردستان وانە یان وانە بووە بۆ نمونە عەنکاوە وەرگری ئێستا نازانم حاڵی حاضر بەڵام مدیری دایرەکان وەرگرا زانین چەندیان مەسیحیە ئەمە هەر لەگەڵ مەسیحیەکانیش نا لە شێخانیش ئەم بارودۆخەیە شێخان کە پایتەختی ئیسلیمەکانە لە کتێبەکە باسم کردووە ئەگەر ژمارەی مدیرەکان وەرگری مدیرەکان مدیری دایری ئاوا بەلەدیەیە کارەبایە تەندروستیە یعنی ئەو مدیر ئەو خزمەتگوزاریانە هەنا زۆربەی مدیرەکان موسڵمانن لە کاتێکدا شێخان پایتەختی ئیسلیمە وە لە عەنکاوەش بە هەمان شێوە ئەگەر تەماشا بکەین یعنی ئەگەر ئێستا ئەحساییەک بکرێ بێن مدیرەکان تەماشا بکەین مدیری موسڵمان زیاترە لە یان ئاشووری یان کردانسی یان هەر ناوی لا يعني مسلمانەکان زیاتر یەکێک لە گرفتەکانی مەسیحیەکان یان کورد و ئاشوریەکان مۆزوعی تەسمیە دەمەوێت لێر هەرباز بکەم یعنی لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانی مشکلەیەک هەبوو نەدەزانرا کو ناویان بێت چۆن
چۆن نایەن بێن بنووسێت ئاشووری ڕازی نەبوون بە تەنیا کردان ئاشوور ڕازی نەبوون سریان ڕازی نەبوو بۆیە کردیانە ئاشوور کردان سریان بەبێ واش ئەوان پێیان خۆش بوو بەو شێوە بنووسێت بۆی ئەو مشکلە بینی خۆیان حەل چونکە نیزاع لە بینی خۆشیان هەیە و هەر وەکو تێبینی ویستم باسی بکەم. یەکێکە لەو گرفتانێک کە مەسیحیەکان لە کوردستان هەیەە مۆزوعی داگیرکردنی زەویزاییان ئەوە یەک لە مشکلە زۆر زەقکایە بۆ بە درێژایی 20 ساڵی ڕابردووی پەرلەمان لە دوای 2005 ئەم مۆزوعە باز دەکرێت تا ئێستا حەل نەکراوە لە دهۆک لە هەولێر لە سلێمانی بەڵام بە ڕێژەی جیاواز بە سەبەبی جیاواز بۆ نمونە لە دهۆک لە ناو شار هەیەە لە دەوروبەر لە گوندەکان هەیەە لە هەندێک لە قەزا و ناحیەکان هەیەە ئەوانە زیاتر زەوی گشتوکاڵین هین دوتیارانی ئاشووریە یان مەسیحیە زۆربەی کەیسەکان مەحکەمە بڕیاری لێداوە کە ساحب مافەکەی بۆ بگەڕێنرێتەوە ئەو زەویانەی داگیرکراوە بەڵام جێبەجێ ناکرێت بۆ لەبەرەوەی ئەو کەسانێک کە متهەمن بە داگیرکردنی زەویەکە خودکانی دەستڕۆیشتوون یان ڕێز عەشیرەتە یان دەستڕۆیشتوون چەندین لیژنە لە پەرلەمان لە حکوومەت پێکاتوە لە سەردەمی جیاواز لیژنەی پەرلەمانی بیان وەزاری هەر هەمویان یەکلاییان کردوێتەوە حەل و یعنی تەقاسی حەقایقیان کردووە بەڵام جێبەجێ نەکراوە هەتا ئێستا لە هەولێر کێشەی زەویەکانی فڕۆکەخانەی هەولێر هەیە و ڕێژەیەکی گەورەی یعنی پانتایەکی فراوانی زەوی کە ئێستا کراوەتە پرۆژەی وەبەرهێنان ینی تەماشای ئێستا سەرۆکایەتی هەرێم بکەن ئەگەر تەماشا بکەن ئاکید شارەزانە سەر سلمەتری ئەو مەنتیقەیە بە کاملی مشکلی هەیە بە ئابوشەهاب و ئەو مەنتیقە کاتی خۆی گرفتی لەسەر بوو گرفتەکە بریتێ لەوەی بەشێک لە زەویەکانی مەتار کاتی خۆی سەردەمی سەدام ئەوانە ئیفراز کرابوون یان ئیتفاق کرابوون نازانم بۆ گیرابوو بۆ حکوومەتی عێراق وەریگرتووە بە زۆر وەریگرتووە تەبان خەڵکی عەنکاوە یان گوندەکانی دەوروبەری عەنکاوە کاتی خۆی مەسیحی بوو تعویزەکەیان وەرنەگرتووە هەندێکیان هەر نەیانراوە دوای 2005 کە کرا مەتار دیسان حەقەکەیان لەبوو نەگەڕاندراوە یعنی نە تعویزیان وەرگرتووە هەندێکیان نە هەندێکیان ئاگاداریش نەبوون و بەشێک لە زەویەکانی دیکە کە باس دەکەم بکو باس دەکەم کرا پرۆژەی استثماری ئەوانیش بە هەمان شێوە طبعا لە نێوان 12 لە بۆ 15000 دۆن باز دەکرێت ئەوەی کە باسی دەکەن بە خۆیان لە نووسراوە ڕەسمیەکانی پەرلەمان داهاتووە لە نووسراوە ڕەسمیەکانی حکوومەت داهاتووە و لیژنە پێکاتوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە دەستەی مافی مرۆڤ هەموو جێک تا ئێستاکە مشکلەکەیان چارەسەر نەکراوە و بۆ هیچێک لە گرفتە هەر گەورەکانیان ئەو مشکلەیە لەلایەن ئەندامانی پەرلەمانی کە بەناو مەسیحی بوون لە پەرلەمان نەدەخراوە کە گرنگە لە باسیکە بە خاتری کەسایەتیەکە کەریمی عەلەکە کەس نییە کەریمی عەلەکە ناوتان نەویست لە سەردەمی شێخ مەحموود کیاوێکی دیاوێ کەریمی عەلەکە چەند پارچە ناوچەیەکی هەیە یەکیان پارچەک زەوی هەیە تعویز وەرگرێ حکوومەت بڕیاری داوە 700 بۆ 750 میلیۆن دینارە لە بۆی سەرف ناکەن پارچەیەک زەوی هەیە نزیکەی 6000 مەترە دەکەوێتە سەر شەقام لە سلێمانی کە سەنتەری شار ئێستا راوەتە خانی بان و تاپۆی ڕەش بەناوی کەریمە عەلەکەی و واریسەکانیش لە بەغداد هەندێک پارچە زەوی هەیە لە سووداش بە هەمان شێوە دیارە ئەویش تاپۆی ڕەشی هەیە و ناگەڕێنرێتەوە لە بۆ کەسوکار و وەریس و ینی میراتگرانی کەریمە عەلەکە یەکێک لە میراتگرانی دیت لە هەولێر لەم بەینە ئێمە لە بەغدا پارچەیەک زەوی خانوو هەمان بوو یەکێکی حەشدی شعبی تێدا بوو لە ئەمنی وەتانی تێدا بوو لێمان ستاندەوە توانیمان بە ئاسانی لێ بستینەوە بەڵام لە کوردستان پێمان ناکرێەوە پارچە زەوی خۆمان وەرگرینەوە یعنی ئەوە یەکێکە لە گرفتەکان کە مەحکەمە بڕیار دەدا تەمان هەڵی سلێمانیش هەمووی مەحکەمە بڕیاری داوە یەکلایی بۆ تۆ هیچ کەم و مژی لەسەر نەماوە کەچی لە بۆیان نەگەڕاوەتەوە تێبینی پێکاتەکان لەسەر حقوق خۆیان ئەوە بەشێکی دیکەی کتێبەکەیان کە بریتیەوەی ئەوان تێبینیان لەسەر سرودی ئەی ڕەقیب هەیە پێیان وایە ئەو سرودە سرودێکی کوردی کوردستانیە پێیان باشە دەستکاری بکرێت ئەی ڕەقیب
وەکو سرودەکە زۆر بەوازی ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خوسرەوین ئەوان دەرێن ئەمە ڕۆڵەی میدیا و کەی خوسرەو نین لەودا ڕەنگە حەقیان ینی مەسەلەی دەستکاریکردنی سرودی زۆر حساسە بەڕاستی بەڵام ئەوە داوای ئەوانە دوو مۆزوعی عەلەمی کوردستان پێیان باشە ئەو عەلەمە یان بگۆڕدرێ یان تعریفی بگۆڕدرێ ئەوان ڕازین بۆی تعریفشی بگۆڕدرێ ینی ئەو ڕەنگە سێ ڕەنگە هەیە سۆر و سپی و زەرد و کەسێک بگۆڕدرێت ڕازین بەوە بەڵام تا ئێستاکە دیارە ئەوەشیان هەروەکو داوا ماوەتەوە جێبەجێ نەبووە و گرتیان لەگەڵ قانونی باری کەسێتی هەیە لە کوردستان لە عێراق لەبەر چونکە قانونی باری کەسێتی ڕێدەدا کچێک مرد بە کوڕێکی موسڵمان بکە مەسیحی بەڵام ڕێ نادا بەعەکسەوە کچێکی موسڵمان مرد بە مەسیحی بکە ئەوەیشی گرتەکان گرتیشی دیکە هەیە پەیوەندی بە میراتەوەیە ینی قانونی باری کەسێتی عێراقی دەبووە لە قازانی هەندێک لەوانەیە کە داوایان هەیە بەرحاڵ ئەو فێبی نیشانە سەرەوە هەیە کە داوا دەکەن چارەسەر بکرێت خولاسە کەمینەکان لە عێراق بەگشتی لە چەوسانەوە لە ناوچەکەش بەگشتی لە چەوسانەوە ئەگەر تەماشای عێراق بکەین طبعاً مەسیحیەکان بەردەوام لە عێراق لە 100 ساڵی ڕابردوو یعنی بە بەردەوامی چەوسێنراوەتەوە ژمارەی مەسیحی یان کردووە ئاشوسیان لە عێراق زۆر زیاتر بووە بەراورد بە ئێستا ڕەنگە لە هەموو عێراق ژمارەی مەسیحیەکان لە 100,000 کەس تێنەپەڕی ینی هەرچەندە هیچ داتایەکمان وەردەزانین 100,000 کەس تێنەپەڕی ماڵێنە پێشترێ گە بە ڕێژەوەری گرین ڕێژەکە زۆر زیاتر بووە و کۆچکردنیی بەردەوامی مەسیحیەکان هەیە لە عێراق و لە ناوچەکان لە عێراق لە عێراق لە دوای 2003 تەسفیەیەکی ینی پاکتاوێکی ڕەگەزی زۆر هەبووە لە بەغدا دژ بە سوننەکان هەبووە دژ بە کورد هەبووە لە مووسڵ دژ بە کورد و دژ بە ینی مەسیحیەکان هەبووە تەماشاکەن ناو سەنتەری مووسڵ ئەگەر تیڤینتان کردی کەمترین پێکاتی کردایە حتا کوردیش کەمە بەڵام لە ئەطرافی مووسڵ هەموو پێکاتەکانە ئەزیک دەوێ شەبان کورد لە لەو گەڕەکانەی کە کەوتنێتە ئەطرافی مووسڵ مەسیحی ینی لە ناو مووسڵ لەبەر چەوسانەوەیکی قەومی دینی زۆرتون هەبووە بەردەوام ئەوانە چەوسێنراونەتەوە ئێمە مەسیحیەکان لە دوای هاتنی داعش دووبارە کۆچێکی بە کۆمەڵیان دەست کرد هەندێکیان هاتنە عێراق هاتنە هەرێمی کوردستان و لە هەولێر ئێستا لە هێزان نەگەڕاونەتەوە و هەندێکیان ڕۆیشتن و ئاشووری یا مەسیحی هیچێکن و پێکاتەنەی لە عێراق کە ژمارەی ڕەوەندیان زیاتر لە ژمارەی دانیشتوانیان یعنی ئەوانەی کە لە دەرێ دەژین وەکو لوبنانیەکان زۆر زیاتر لەوەی کە لە وڵاتی خۆیان دەژین لەسەر خاشخوان دەژین دەمەوێت بەس یەک زانبێری کورتان لە بۆ باس کەم کە لە پێ باس کراوە کورد وەکو کورد لە 1970 کاتێکە باسی پێکەوژیانی مەسیحی کورد دەکەم کاتێک کە عوسمانیەکان دەکشێنەوە لە عێراق لە کوردستان بەرەبەر شکاو دەکشێنەوە دانەوێ عەنکاو کۆمەڵ ئەوەی کە خەڵکی عەنکاوی ڕزگار کرد بەلافەندی بوو بەری لە عوسمانیەکان کرد کای لێکردن کە ئەوانە لەگەڵ کورد دەژین لەگەڵ ئێمە دەژین هیچ مشکلەمان نییە ئەستەن بەبێژایی مێژوو هەر ئەو جیاوازیە بۆ ئەوە بوو لەسەر داوای ئەو بە تکاوزای ئەو کە پیاویشی دیاری لە هەولێر دەڕۆیشتوو بوو وەکو پیاویشی کۆمەڵایەتی عوسمانیەکان یان دەستبەرداری کۆمەڵ کوشتنی خەڵکی عەنکاو دەبن و دەڕۆن زۆر سپاس لە بۆ ئامادەبوونتان هیوادارم کە کتێبەکەتان خوێندەوە تێبینی و سەرنجی خۆتان باس بکەن سپاس